پرۆژەی چاودێری ئازیزان تایبەتە بە هاوکاریکردنی مانگانەی منداڵانی بێباوک. ئەم پرۆژەیە سەرەتای کارەکانی بەپی ڕێکەوتنێکی هاوبەشی نێوان دەستگای خێرخوازی بارزانی و مانگی سووری ئیماڕاتی لە ساڵی 2009دا بە پلانێکی تۆکمە دەست پێکرا. بە ئامانجی زیاتر خزمەتکردنی منداڵانی بێباو لە هەرێمی کوردستان و فراوانکردنی پرۆژەکە بە پشتبەستن بە خێرخوازانی ناوخۆیی و لە ساڵی 2012 بە ئامادەبوونی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی بۆردی دامەزرێنەرانی دەستگای خێرخوازی بارزانی قۆناغی دووەمی پرۆژەی چاودێری ئازیزان کوردستان ڕاگەیەندرا. پرۆژەی چاودێری ئازیزان پشت بەو هاوکاریانە دەبەستێت کە لەلایەن مانگی سووری ئیماراتی و کۆمپانیەکانی کوردستان و بەخشەران پاڵپشتی دەکرێت. ئەم پرۆژەیە لە ساڵی 2009 تاوەکو ساڵی 2021 ژمارەی ئازیزان لە دەستگای خێرخوازی بارزانی 16,936 منداڵی ئازیز بووە. بابڕی 52,669,585 دۆلاری ئەمریکی سوودمەند بوو. منداڵانی ئازیزی سوودمەند لە ساڵی 2021 ژمارەیان 15,256 ئازیزن. بڕی ئەو پارەی دابەش دەکرێت 13,453,265 دۆلاری ئەمریکیە. بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆز، دەستگای خێرخوازی بارزانی و مانگی سووری ئیماراتی و بەخشەرانی کوردستان بڕی 13,453,264 دۆلاری ئەمریکی بەسەر 15,256 ئازیز دابەش دەکرێت. لەم ئینفۆگرافیکەدا قۆناغی دابەشکردنی ساڵی 2021 هەردوو بەشی مانگی سووری ئیماراتی و کوردستان دەخەینەڕۆ. هەولێر 4,361 ئازیز سوودمەند بوون با بڕی 3,910,984 دۆلاری ئەمریکی. دهۆک 3,694 ئازیز سوودمەند بوون با بڕی 3,574,516 دۆلاری ئەمریکی. سلێمانی 3,117 ئازیز سوودمەند بوون با بڕی 2,359,016 دۆلاری ئەمریکی. کەرکووک 1,832 ئازیز سوودمەند بوون با بڕی 1,574,252 دۆلاری ئەمریکی. گەرمیان 2,252 ئازیز سوودمەند بوون با بڕی 2,34,496 دۆلاری ئەمریکی.